هاوارتان باش بینرانی بەڕێز خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی نوێ یەودی سنوور یەکترەگەینەوە. هەفتەی ڕابردوو کۆبوونەوەی لووتکەی ناتۆ لە ئەنقەرە بەڕێوە چوو. لە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا وەک سەرۆکی زلهێستی وڵات دنیا تا تاکە بە تاکەی ئەندامانی ناتۆ بوونەکی کاریگەریان لە لووتکەکەیان هەبوو. زۆر ئەوترێت لەسەر لووتکەی ناتۆ چۆن بوو، ئامانجەکە چی بوو، لە ئێستایا بە کوێگات لە کاتێکا کە لە هەردوو قۆناغی شەڕی ئێران و ئەمریکا ناتۆ جۆرەکان دوورە پەرێزی هەڵبژارد و نەبووە بەشێک لە شەڕەکە و جۆرەکانەوەی کەوتا پشتیوانی ئەوەی کە دەوترا پشتیوانی ئەمریکا زۆر نەمان بینی یان بە شێوازەکان پارچەبوونێک هەبوو لە ڕای جیاوازی ناو وڵاتانی ناتۆیە. ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دۆخێکی جیاوازە تێپەڕێت. لەلایەکەوە باس و خوازە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ، ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە، لەلایەکی تریشەوە باس و خوازە سەر جێگرەوەی هەژمونی ئێران بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست باسەکرێت. ئایا تورکیا بێت ئەم جێگرەوەیە یان نەخێر ئیسرائیلە بێت کە درێژکراوەی استراتیژی ئاسایشی نیشتیمانی ئەمریکای ساڵ 2025کە زۆر باس لە بەهێزکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پێناو ئاشتی ئیسرائیل دەکاتەوە. ئەمڕۆ بەورتر لەگەڵ میوانە بەڕێزەکانم مامۆستا ئەحمەد سیروانی زۆر بەخێر بێت. خۆشحاڵم. هەروەها هاوڕێی بەڕێزم کوبرا سەگیر لە ئەمریکا لەگەڵمانە گفتوگۆ لەسەر لووتکەی ناتۆەکەین ئەیبەستینەوە بە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو گۆڕانکاریانەی کە ئەکرێت ئایندەیانە لەیان بڕوانین و هەروەها چاوێکە خەینە سەر پێگەی ئایندەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ، چاڵنجەکان، ئاڵنگاریەکان و دەرفەتە جیاوازەکانی بەردەم کورد کە بتوانێت زودیان لێوەرگرێت. مامۆستا ئەحمەد زۆر بەخێر بێت. زۆر سپاس. حەزەکەم لەوە دەست پێ بکەین کۆی گشتی کۆبوونەوەی لووتکەی ناتۆ لە ئێستایا چۆن بوو بۆ تورکیا بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوازی گشتێکەکەی. بەڵێ، بسم الله الرحمن الرحیم. سڵاو لە ئێوە لە بینەرانی کورسا، سوپاس بۆم دەرفەتە. طبعاً ئەنجامدانی لووتکەی ناتۆ لە ئەنقەرە بڕیارێکی لەخۆ و سەرپێی و سەرتایی نەبووە، بەڵکو لە لووتکەی ناتۆ لە واشنگتن لە ساڵی 2024 بڕیاری لەسەردراکە بۆ 2026 لە ئەنقەرە بکرێت و لە 2025 لە لاهەی جارێکی تێکە تەکیدی لێکرایەوە، واتە کارێکی بەرنامە و پلان بۆدا ڕێژراو بوو و ئەمە دووهەمین جارە، جاری یەکەم لە ساڵی 2004 ئەنجام درراوە لە ئیستەنبول، بۆیە دوای 22 ساڵ تورکیا بە حەقی خۆی زانیەوە هەم مافێکی سروشتی شەوەکو ئەندامێکی کاریگەری ناتۆکە بۆ جاری دووەم ئەو لووتکەیە لە تورکیا ئەنجام بدرێتەوە. جیاوازی ئەم لووتکەیە لەگەڵ لووتکەکانی دیکە لەوایە پێشە شتێک ئەم جارە لە پایتەختی سیاسی تورکیای ئەنجام دراوە و ئەم لووتکەیە دوای جەنگی هەم 12 ڕۆژە یا جەنگی تاقت پڕۆکێنی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێرانە هاتووە. لە هەمان کاتا گرژی و ئاڵۆزیەکانی ئۆکرانیا و رووسیا تا بێ زیاد دەبێت و ئومێدێک نەماوە گۆڕانکاریەکانی سووریا، گۆڕانکاریەکانی عێراق و خۆرەڵاتی ناوەڕاست. هەموو ئەمانە وای کردووە کە گرنگی ئەم لووتکەیە زۆر زیاتر بێت و زۆر جیاوازتر بێت لە لووتکەکانی پێشووی ناتۆوە. لە هەمان کاتا خودی شوێنی ئەنجامدانی لووتکەکە کە ئەتوانین بڵێن کۆتا سنووری ناتۆیە، هیچ وڵاتێکی دیکە نییە کە لە ملاتری ئەم وڵاتەوە بێت وەکو هاوسنوور لەگەڵ ئەو هێزەی کە پێوترێ رووسیا و کە ناتۆیش تا ڕادەیەکی زۆر دژی ئەم هێزە دروست کراوە. لەبەرەوە خاوەن گرنگی و ئەهمیەتی خۆیەتی و خودی پێگە جوگرافی، سیاسی، دیپلۆماسی و زائیدەن بوارە سەربازیەکەی یا پیشەسازی بەرگریەکەی تورکیا کە پێشکەوتنێکی زۆری بەخۆیەوە بینیوە. هەموو ئەمانە پێمانەڵێن کە گرنگی خۆی هەیە، هەر ئەو پێشانگایشی پێشانگای بواری سەربازی کە لە ئەنقەرە کراوە ئەو گرنگیمان بۆ دەرا. زۆر باش. هەر پێوەست بە تورکیا هەزەکەم زیاتر بمێنینەوە. تورکیا ئێستا لە دۆخێکی تا ڕادەیەک ئەوەیە کە پرسیاری زۆری لەسەرەکرێت. ینی بیرمانەکە شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران سەری هەڵدا و کاتە زۆر باس لە خۆکرا کە تورکیا دوایتر ئامانجی دواتری ئەمریکا و ئیسرائیلە بێت. ئەوە زۆر جار ئەو کاتە لەلایەن شرۆڤەکانی دڵتەکانەوە تەنانەت شرۆڤەکانی تورکیانی شۆ باسەکرا. پێگەی تورکیا ئێستاە کاتێکە لووتکەی ناتۆ لەوێ ئەنجامەدرێ، کاتێکە باس لە بوونی هەژمونی کاریگەری تورکیا بەسەر سووریا و ئەکرێت و لەو لاوە جۆرجۆرەکان ئاڵۆزی و ئەوەی بەردەوامی هەبووە لەگەڵ ئیسرائیلە. ئێستا تورکیا پێگەکەی چۆن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن لە پێگەی تورکیا تێبگەین؟
تاە بە تەکیید هەم ئیسرائیلیەکان هەم تورکەکان هەموویان جەخت لەوەکەنەوە کە دوای ئێران سەرەی تورکایە بەڵام ئەم سەرەیە ئەم نۆرەیە بە ئاسانی نایێت لە کاتێکە ئەمریکا و ئیسرائیل و با بڵێن ناتۆیش ئەوروپا ئەتوانن بدەن لە تورکیا کە بەرەی دژە ناتۆ کە بریتێ لە رووسیا و چین بە تەواوی لاواز بوو بێت لە کاتێکا لە هەڵسانوی بەردەوامایە هەم چین و هەم رووسیاش لە نقطەی هێزی خۆیەتی لەبەرەوە من پێم وایەوە تێڕوانینێکی هەڵەیە کە پێمان وابێ بە ئاسانی ئەمریکا و ئیسرائیل ئەدەن لە تورکیا نەخێر لە هەمان کاتە ئەوەی کە باسەکریانی ئیسرائیل دایمە پێویستی بەوەیە کە هێزێک وەکو دوژمن نیشانی خۆی بدات بۆ ئەوەی با بڵێن تموحە فراوانخوازیەکانی یا ئەو دۆخە ئەمنی و سەربازی کە ئێوێ بەردەوامی پێدا بمێنێتەوە ئەگەر ئێران نەمێنێ ئەو کاتە چۆن بەردەوامی بە مەسلەی جەنگ و شەڕ بدات ئیسرائیل من پێم وایە لەم تێڕوانینەوە باز لە با بڵێن ئەوە کرێکە تورکیا ئامانجی دوای ئێرانە بۆ ئیسرائیل و ئەمریکا و ئەوەشمان لەبیر نەچێکە تورکەکانیش تورک و دەوڵەتی تورکیا ئێران نین تورکیا بە ئیسلامیەکەیەوە بەم سەری ئیسلامیەکەیەوە بەو سەری عیلمانەکەیەوە کە ئەتوانین بڵێن ئەردۆگان و کەمالە تاتورک نوێنەرایەتیەکەن لە مەسلەی مامەڵەیان لەگەڵ ئەوروپا و ناتۆ و رووسیا و چینیشا تا ڕادەیەکی زۆر هەمان سیاست پەیڕەوی لەکەن ئەکرێت لە جزئیاتە جیاوازیان هەبێ کەمالە تاتورک بێت قورئان و بانک قەدەغە بکات بەڵام ئەردۆگان بێت لە مەیدانی تەقسیمە مزگەوت بکاتەوە بەڵام لە چوارچێوە استراتیژیەکەیە سیاسەتی دەرەوەی تورکیا بۆ مامەڵەی لەگەڵ وڵاتانی دراوسێ بۆ مامەڵەی لەگەڵ ناتۆ و رووسیا و هەموو ئەم دەوڵەتانە هەموو ئەم لایەنانی دیکە بریتێ لە استراتیژیەت تێکە پاراستنی ئەمنی قەومی تورکایە وەکو دەوڵەتی تورک لایەنی ئیسلامیە لایەنی ئەلمانی هەر لایەنێک لەسەر حکم بێت شتێکی وا لە مەسەلەکە ناگۆڕێت جزئیاتێکە ئەوەی گرنگ بێت هێشتنەوەی دەوڵەتی تورکایە کە لە پێناوی هێشتنەوەی ئەم دەوڵەتەشا تورکەکان ئامادەن قوربانی بە تا ڕادەیەک هەندێک مقدساتی خۆیان بدەن چ سکۆلاریزم بێت چ ئیسلامی بێت زۆر باشە مام ساحمد تورکیا ئێمە هەمیشە زانین کە وەکو ئەندامێکی ناتۆ لەگەڵیشا هێزێکی اقلیمی هەبووە کاریگەری هەبووە و ئەم کاریگەریشی زۆر وڵاتی جیاوازی گرتوتەوە ینی بۆ نمونە دۆستایەتەکانی لەگەڵ وڵاتە عەرەبیەکانی کەنداوە لەلایەکەوە لەگەڵ عێراق و کووردا لەلایەکی تریشەوە ئێستا ئەبینین پەیوەندێکی زۆر بەهێز لەگەڵ سووریا هەیە و کاریگەریەکەشی بەسەر سووریاوە کاریگەریەکە کە هیچی کەمتر نییە لەو کاریگەری کە 40 ساڵ 50 ساڵ ئێران بەسەر سووریاوە هەیبوو ینی بە شواز لە شوازەکانەکرێ بڵین سووریا لە ئێران ڕزگاری بوو کەوتەژر کاریگەری و هەژمونی تورکیاوە ئەم پێگەیی تورکیا بەم بەهێزیە لای ئیسرائیل و ئاینتر قبوڵەکرێت بەم شێوازە یان دیسان جارێکی تر فۆرمێکی تری مامەڵە هێتاراوە طبعا لە هەموو جیهانە کۆمەڵێک قوتب هەن یا کۆمەڵێک هێز هەن ئەمانە هێزی جوڵێنەری داشەکانن لە جیهانە هەم چ نێودەڵێتی بێت چ ئیقلیمی بێت ئەتوانین بڵین لە منطقی خۆرەڵاتی ناوەڕاست و جیهانی خۆرەڵاتە تورکیامان هەیە ئێرانمان هەیە پاکستانمان هەیە لەگەڵ هندستانە حتا سعودیە و زۆرێک لە وڵاتانێشکە ئێستا بە جۆرە لە جۆرەکان باسییان لێکرێکە بوون بە یەکێ لە دەوڵەتە بەهێزەکان من پێم وانە دەوڵەتێکی بەهێز بێ ئەوە نەوتەکەیەتی و تەنها ئەوەیە تەحەکومی پێوەکە وە ئەگەر توانایەکی سەربازی بۆ دروست بوو بێ بەهۆی ئەو پارە و نەوتەی هەیەی کەواتە تورکیایان ئێران ئەم دوانە توانن ڕۆڵێکی گەورە بگێڕن لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە هەموو ئەو دەوڵەتانی دیکە کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا بوونیان هەیە بەداخەوە بە کوردیشەوە کە دەوڵەتیشی نییە هەموو ئەمانە ئەتوانین بڵین بەرنامەی کاری سەر مێزەکانن ئەوانەی کە لەسەر مێزدا ئەنیشن لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلە تا ڕادەیەکی زۆر ئێران و تورکیان لە ئێسەیە ئێران تەواو هەر لە دوای شۆڕشی ئیسلامی ئێرانەوە کە بڕیاری دژایەتی ئیسرائیل و ئەمریکای ڕاگەیاندووە و سڕینەوەی ئیسرائیل لەسەر نەخشە و ئەم بانگەشانەی کردووە تەواوی تر بووە بە دوژمنی استراتیژیان بەڵام تورکیا لە دوای جنگی جیهانی یەکەمەوە جۆرێک لە دۆستایەتی حتا هاوپەیمانێتی استراتیژی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و ناتۆ ئەمانەیە گرێداوە حتا بەهاتنە سەرکاری هێزە ئیسلامیەکانیش بە ئەردۆغان و بە نەجمەدین ئەربەکان و هەریکێک لەمانەوە مامەڵەیەکی نەرم و میان ڕەوانەیان کردووە بۆیە لە بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیلیشە کە تورکیا تەحەکوم بە خۆرهەڵاتی ناوەڕاستەوە بکات لەبەرەوەی دوجار تورکیا کارێک ناکات کە ئیسرائیل بسڕێتەوە لەبەرەوەی هەم لە بەرژەوەندی خۆی نییە چکە قدرەت و تواناکەی خۆی هێشتا ئەناسی ئەزانێ ناتوانێت ڕوبەڕووی هەژمونی ئیسرائیل و ئەمریکا ببێتەوە ئا لەبەرەمە بەڵێ
ئەکرێت لە ئایندەیە شتی گەورەتریش ببینین تەنانەت ئەوەی باسی لێوە ئەکرێ قسەیەک لەسەر ناتۆی ئیسلامی ئەکرێت پاکستان و سعودیە و ئەمریکا هەتا ئەم قسەیە ببوورە تورکیا هەتا منم قسەیە ڕەنگە هەندێک برادری ئیسلامی پێیان ناخۆش بێ بەڵام هێندەی هاوپەیمانێتی ئەوەی ئەگەر ناو بندێت ناتۆی ئیسلامی مەترسیە بۆ سەر شیعە و کورد هێندە مەترسی نییە بۆ سەر ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ئەوروپا ئەلم ڕوانگەیەوەیە بۆیە لێ ئەگەڕێن بەڵێ ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیل لێ ئەگەڕێن تورکیا پێکەکەی نەک لەم ئاستەیە بەڵکو بەهێزتر ببێت و حقیقەتێک شمانەیە دەوڵەتداری تورک دەوڵەتداریە بە معنای کەلیمە سیاسەتێکی وردەکەن لە ڕوانگەی سەربازی و پیشەسازیش پیشەسازی سەربازیەوە بەرەو پێشچوونی باشیان پرسیاری بەخۆ منطقی ئێمە پەیوەندێکی باشی تورکیا و ئەمریکا ئەبین ئێستا دۆناڵد ترامپ بۆ سفێکی زۆری ئەردۆغانەکە پەیوەندێکی زۆر باشیان لە بینە هەیە لووتکەی ناتۆ لێ بەڕێوە ئەچێ بە ئارامی کێشێک نییە بەڵام تورکیا لە ناوخۆیان گرفتی گەورەی هەیە ینی بۆ منە گرفتی اقتصادەکەی تا سەرژێک لە گەورەترین گرفتەکان هەمان سینناریۆکە لە ئێران ئاوگزارێ ئەمە جۆرەکان تێگەشتنەکانمان لێکتر باڵین دوور ناخاتەوە یعنی لە چ ڕوویەکەوە لەوەی بۆ منە دراوی تورکی بەردەوام لە دابەزی نابووە دۆخێکی ئەوەی هەیە نالەباری هەیە و کاریگەریی زۆری خراپی لەسەر دروست بووە بەتایشیدەوەی لە تورکیا ئەگوزارێ نەک تەنها لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسی شەوەیەسا گرفتێکی گەورە هەیە کە بەرەی ئۆپۆزیسیۆن بە تەواوی هیچ هیوا و ناتوانین بڵێن هیچ بەڵام تا ڕادەیەکی زۆر هیوا و ئومێدی بە سیاست لە تورکیا و ئەوانەیە نەماوە بەڵام لەم لاوە کورد هیوا ئومێدی بۆ زیاد بووە بەوەی کە جارێکی تر دیکە لە ڕێگەی سیاستەوە بتوانێت مافەکانی خۆی بەدەست بێنێتەوە ئەمە حقیقەتێکە لە هیچ وڵاتێکە هیچ کاتێک سەقامگیریکی لە 1995 سیاسی بەدەست نایە زۆر بڕۆ ئەگەر بگاتە لە 1960 لە ئێسشە ئەگەر بەرەی هێزی ئۆپۆزیسیۆن جەهەپە و چەند هێزێکی دیکە لەگەڵ ئەردۆگان و دەوڵەت باخچەلیە ڕێک نەکەون لەوەی تەوافقێکی باش بکەن بۆ ئەوەی حکوومەتی تازە لە هەڵبژاردنەکانی ئایندای دروست بێ کورد ئەبێتەوە بە هاوپەیمانی ئەردۆغان لەم حاڵەتەیە جارێکی دیکە ئەکرێت سەقامگیری سیاسی دروست بێتەوە لە ڕووی ئابووریەوە ئەوەمان لەبیر نەچێت دکتۆری بەڕێز وایە ئێستا لیرەی تورکی لە شکانێکی بەردەوامایە بەڵام پیشەسازی تورکی تا ئێستش لە گەشەکردنی بەردەوامایە یعنی هەناردەی بەرهەمی تورکی هەتاوەکو ئێستا ئاستێکی باشی هەیە بۆ خۆڕەڵاتی ناوەڕاست بۆ رووسیا بۆ بەشێک لە وڵاتانی ئەوروپی بۆ باکووری ئەفریقا لە هەمان کاتە لە ڕووی سەربازیەوە کە ئێستا ئەتوانین بڵێن پیشەسازی سەربازی یەکێکە لەو پیشەسازاندنەی کە قازانجێکی زۆر باشی هەیە نەک تەنها لە ڕووی داراییەوە بەڵکو هەیمەنی سیاسی ئەو دەوڵەتە بەسەر دەوڵەتی کڕیاریشە با بڵین باڵادەست و بەهێزەکات وەکو ئەبینین هەم فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکی هەم کەشتی بێکەشتیوانی کرێوە ناوی بنین و چەک و ئەسلحەی سەربازی تورکی ڕۆڵی باشی هەبووە لە جەنگی ئۆکرانیا رووسایە لە جەنگی لیبیایە لە جەنگی کەرەباغا لە سووریایە لە هەموو ئەمانە ڕۆڵێکی گرنگی گێڕاوە کەواتە دۆخی ناوخۆی تورکیا بەو ڕادێش خراپ نییە کە ئێمە پێمان وابێت لە شەعنی تورکیا لە ناتۆیا کەمەکاتەوە هەڵبەت لێدوانەکانی ترەمپیش بیرمان نەچیانی ترەمپ دایمە بە مەزاجی وەسفەکرێت ئەوە حقیقەتێکە وایە ترەمپ وتی من لەسەر بانگهێشتی ئەردۆگان هاتووم و ئەگەر کەسە لە وڵاتێکی وایە نەکرایە کە ئەم سەرکردە کاریزما بەهێزەی هەبێ بەشداریم نەئەکرد ئەمە حقیقەتە بەڵام ئەشکری سبەینی هەر ترەمپ لێ دوانێتتر بدا بڵێ ئەردۆگان یەکێکە لە دیکتاتۆرەکانی جیان و ئەمانە چاوەڕوان کراوەشتی باش باسی وڵاتانی کەنداومان کرد بەتەنیشتەوەی کە گفتوگۆ لەسەر پەیوەندی و هەماهەنگی نێوان تورکیا و سعودی و پاکستانەکرێ دیسانەوەی بەستمە بە سووریا باسی نیگەرانی ئەکرێ لە بینی وڵاتانی کەندا و لەگەڵ تورکیا لەسەر ئەو هەژمونی کە تورکیا بەسەر سووریاوە هەیەی ئەوان پێیان وایە سووریا وڵاتێکی سنەیە و ڕزگار بووی دەستی شیعەیە و ئیتر ئێستا قەتەر ئەبێ ڕۆڵی هەبێت سعودیا بێ ڕۆڵی هەبێ ئیمارات بۆ خۆی ئەم ناکۆکی گەشتوتە ئاستێک کە تورکیا نیگەران بکە بۆ شەوەیە طبعا ئەو ڕاستیکی حەشاڵ نەگرە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە تورکیا با بڵین عەرەبەکان بە خائیندانێت بەداخۆیانی ئەمە تورکیا وای ئەبینێت لە ڕوانگەی خۆیەوە پێی وایە عەرەبەکان و تا ڕادەیە کوردیش خیانەتیان لە دەوڵەتی عوسمانی کردو بۆیە دەوڵەتی عوسمانی ڕووخا لە بەرامبەر عەرەبەکانیش پێیان وایە دەوڵەتی عوسمانی چەند ساڵ زوڵم و ستەمی لێ کردوون و خۆی کردو بە سەرداری ئەوان و لە کاتێکە ئەوان سەرداری جیهانی پێویستە سەرداری جیهانی ئیسلامی بکەن ئەم ململانەیە هەتاوەکو ئێستا درێژەی هەیە دکتۆر ئەوەمان بیر نەچێت
سووریا هەرچەندە با بڵین کۆمەڵگەکەی وڵاتەکە وڵاتێکی عەرەبی بێ کۆمەڵگەیەکی عەرەبی بێ و ئێسش ئەم سووریایی کە ناونراوە لەلایەن ئەحمەد شەرعەوە دەوڵەتی سووریای عەرەبی بەڵام تەنها کۆماری عەرەبی سووری بەڵام تەنها عەرەبی تیا ناژی کوردیشی تایە تورکمانیشی تایە و لە هەمان کاتە هاوسنوورە لەگەڵ تورکایە سنوورێکی فراوانی هەیە لەگەڵ تورکایە ئەم هاوسنووریە لەگەڵ تورکایە وا ئەخوازێت کە دوجار تورکیا با بڵین هەژمونی خۆی بسەپێنێ بەو ناوچەیە ئەمە ڕاستیە کە عەرەبەکانیش ناتوانن نوکوڵی لێ بکەن ناتوان حاشای لێ بکەن ئەوە عقلیەتی عەرەبە کە ناتوانێت کارێک بکات ئەحمەد شەرع لەبری ئەوەی عمقی با بڵێن استراتیژی خۆی ئەنقەرە بێ بیگۆڕێ بۆ ڕاضیان بۆ قەتەر یا بۆ هەر وڵاتێکی دیکەی عەرەبی لە کاتێکە لە ڕێگەی بۆ ینی لووتکەی ناتۆ ئەکرێ بە دەرفەتێک بۆ ئەوەی ئەحمەد شەرع بێتە ئەنقەرە و چاوی بە ترەمپ بکەوێت سعودیەکان ئەگەر نەتوانن ئەمە بکەن دەی ئەبێ گلەیی لە خۆیان بکەن بەم جۆرەوە تورکیاش گەشتۆتە ئەو ڕاستیەی کە تەنانەت من پێم وایە تەواو تورکیا خۆیشیان گەشتونەتەوە قەناعەتەی عوسمانی نوێ و گەڕانەوە بۆ ئیمپراتۆریەتی عوسمانی ئەوەش ئەوانیش کۆتاییان پێهێناوە لای خۆشیانەوە لەبەرەوەی ئەزانن کە ئەمە ناتوانرێت جگە لە ئیسرائیل و ئەمریکا و کێوکێ هەر خودی کۆمەڵگەی عەرەبی و کوردیش دژی ئەمەیە لەبەرەوە ئەوانیش گەشتونەتەوە ڕاستی ئەتوان لە ڕێگەی هاوبەشیەوە هاوپەیمانێتیەوە کار لەگەڵ وڵاتانی عەرەبیا بکەن بۆ ئەوەی بە هەمویانەوە بتوانن استراتیژێکی باش دابڕێژن کە نمونونەکەشی لە سووریایە ئەبینین کە بە هەمویانەوە بتوانن ڕۆڵ ببینن لە هەستانەوەی سووریایە زۆر باش مامۆستا ئەحمەد ناتۆ بۆ تورکیا پێشباس کرد ینی کاریگەری ناتۆ بوونی کۆبوونەوەکە لە تورکایە کاریگەری هەیە بۆ تورکیا تا ڕادێکی زۆر باش هەیمەنێ و پرستجێکە بۆ تورکیا بەڵام بە تەنیشتی ئەمەوە ئەو دۆخەی کە تورکیا لە ماوەی ساڵ ڕابردووە بە دیاریکراوی لە 2 ساڵ ڕابردووە لە سیداوەتێ دەربارەی کورد پرۆسەیاش لە تورکیا گۆڕانکاریەکانی ناوچەکە لەگەڵ گۆڕانکاری سووریا لەگەڵ شەڕی ئێران و ئەمریکا پرسی کورد لە تورکیا ئێستا لە چ قۆناغێکایە تابەنەوەی کە دەستی پێکرا جارێکی دیکە پرۆسی ئاشتی دەستی پێکرایەوە من تا ڕادەیەکی زۆر گەشتبینم پێی تا ئێستا کە هەنگاوی باشی ناوە هەم لەلایەن تەرەفی کوردەوە بە تایبەت پارتی کرێکارانی کوردستان هەم هەستەدە لە سووریا چکە ئەویش دوجار قاچێکی ئەم پرۆسەیە و لەلایەن دەوڵەتی تورکیایشەوە تا ڕادەیەک هەنگاو نراوە بەڵام ڕەنگەوە پێویست نەبوو بێ ئێستا گەشتۆتە ئەوەی کە بڕیار بوو پێش ئەوەی پشووی پەرلەمانی تورکیا دەست پێ بکات کە پێمایە لەمڕۆ دەست پێەکە ئەو یاسایەکی تایبەت بە با بڵین ئەتوانین بڵین یاسای تاریئی ناوە یاسایەک بۆ ئەوەی ئەم پرۆسەیە بخاتە چوارچەوەیەکی یاساییەوە تەنها لە چوارچەوەی دانوستان و گفتوگوۆیە لە نێوان تەرەفی تورکی و کوردیا نەمێنێتەوە بەڵکو چوارچەوەیەکی یاسایی پێ بدات ئەگەر لەم با بڵین پێش پشووی پەرلەمانیش ئەم هەنگاوە نەندێت بەڵام تا ئێستا هەر باش ڕۆشتووە ئەومان لەبیر نەچێ ئەردۆغان و با بڵین دەسەڵاتدارانی تورکیا لە ئێسەیە داوای دڵنیایی تەواو ئەکەن لەوەی کە پەکەکە چەک دانێت یا چەکی داناوە ئەم دڵنیایەش ئەوان قەناعەتیان بە هیچ کەسێک نییە جگە لە دوو دەستگایەک میتی تورکی دوو سوپای تورکیا ئەم دوانە قەرارە بە ڕاپۆرت بە مستەمسەک بیدەنە دەست ئەنجومەنی نیشتیمانی با بڵین هەواڵگری تورکیاوە مێگەکای پێڵێن کە بەڵێ پرۆسەکە لە ڕوانگەی پەکەکەوە تەواو بووە چەکدانراوە ئەو کێشانە نەماون ئەنجا هەنگاوی عملی و تەواو ئەندێت دەی ئەمە هێشتا بە تەواوی جێبەجێ نەکراوە بەڵام ئومێدەواریەکەمان لەوایە کە تا ئێستا تەرەفی سێهەم لەم ئیشەیە بوونی نییە هەردوو تەرەفە تەرەفی لایە دەوڵەتی تورکیا لایەکیش پارتی کرێکارانی کوردستان و عەبدوڵڵا ئۆجەلان کارەکە بەڕێوە ئەبەن و ئەنجامدانی لووتکەی ناتۆیش لە ئەنقەرەیە خۆی بۆ خۆی هێمایەکە ئاماژەیەکە بەرەو ئەوەی کە پرۆسەی ئاشتی هەنگاوی باشی ناوە و هەنگاوی باشتریش ئەنێت لەبەر ئەوەی هەتا لە بەلاغی کۆتایی لووتکەکەیە جەخت لەوە کراوەتەوە کە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و ئەمنیەتی سنوورەکانی وڵاتانی ئەندامی ناتۆ خاون ئەهمیەتی گرنگە و یەکێکە لە با بڵێن ڕاستپاردەکانی لووتکەی ئەم جارەی ئەنقەرە ئەگەر تەبەن ئەم دەوڵەتانی ئەندامی ناتۆ هەر یەکە و ڕوانینێکی هەیە بۆ تیرۆر ئەگەر ئەمریکا و ئەوروپا زیاتر گروپە ڕادیکاڵە ئیسلامیەکان بە تیرۆرز بزانن تورکیا بین القەوسین
پاکەکە بە تیرۆرستە زانێ گروپی فەتحوڵا گوڵان بە تیرۆرستە زانێ هەرسەدە بە تیرۆرستە زانێ تەنانەت هەوڵەدا کۆمەڵێک حیزبی باشووریش بخاتە لیستی تیرۆرەوە ئەمە واکە کە ئەمانە بە تیرۆرستە زانێ و لە هەمان کاتیشا ترەمپ دێتە ئەنقەرە و هەمووان بەشداری لەم کۆبوونەوەیەکەن مانای سەقامگیری و ئاشتی و ئارامیە لە تورکیا و ئومێدەوارم پرۆسەکە باشتریش بڕوا بەڕێوە. زۆر باش. ئەو کاتیش کە بەسوخواستی قۆناغی نوێی پرۆسی ئاشتی هاتە ئاراوە چەندەگێکی نەیار هەبوون بە پرۆسەکە لەناو خاکی تورکیا لەناو ئۆپۆزیسیۆنی تورکیا لەناو ئەو بەرانەی کە پێیان وابوو جۆرەکان دژی ئەردۆغانن. ئەم دەنگە ماوە بۆ شوە بەرزیە یان نەخێر کە بکراوەتەوە جۆرەکان هەماهەنگێکە فراوانترە بۆ پرۆسی ئاشتی. طبعا گرفتی گەورە لە هەر کارێکە کە دەوڵەت و حکوومەت دەستی پێیەکە بەرەی ئۆپۆزیسیۆنەوە کارێکی تەبیعیە یعنی لایەنی ئۆپۆزیسیۆن لەلایەک هەوڵەدا هەر شتێکی لە دەوڵەت و حکوومەت بینی نەنگیەکانی بخاتە ڕوو و بە ئەمە شتێکی فیتری و ئاساییە لە هەمان کاتەوەمان بیر نەچێ ئەم جارە دەست پێشخەری بۆ پرۆسی ئاشتی لەلایەن کەسێکەوە لەلایەن دەوڵەت باخچەلیەوە کرا کە لە جاری پێشووە لەوەی 2013 یەکێک بوو لە نایارە سەرسەختەکانی پرۆسی ئاشتی ئەلەم ڕوانگەیەوە بەڵێن دژایەتێکی قورس هەبوو بە ڕێژەیە توانم بڵێم لە سەرەتا یەک دوو مانگ دوای دەست پێشخەریەکە بە گوێرەی ڕاپرسی ناوەندەکانی توێژینەوە ڕاوێست و ماک و ئەو ناوەندانی کە لە تورکیا کاری توێژینەوە ڕاپرسی ئەەکەن ڕێژەکە لە سەروی لە سا 75ەوە بوو کە دژی ئەم پرۆسەیە بوون بەڵام وردە وردە لەگەڵ دابەزاندنی پرۆسەکەیە لەگەڵ هەنگاونانی عملیە هەم لەلایەن عەبدوڵڵا ئۆجەلان هەم لەلایەن قەندیلەوە هەم لەلایەن دەمپارتیەوە هەم لەلایەن دەوڵەتیشەوە و بەرپرسانی دەوڵەتیشەوە هێدی بابەتەکە ئاسان بوو کە ئەتوانم ئێستا بڵێم پێچەوانە بووەتەوە نزیکەی سەروی لە ١٧ شەقامی تورکی و کوردی لە تورکایە پشتیوانی لەم پرۆسەیە ئەکەن و ئومێدیان هەیە کە دەرەنجامێکی باشی هەبێ و تا ئێسش ئەوەی کە ئەگوزەرێ هیچ نەبێ کە ئۆپەراسیۆنی سوپای تورکیا بۆ خاکی هەرێمی کوردستان نەماوە هێرشی گەریلا بۆ سەر سوپای تورکیا بۆ بنکەوبارەکانی تورکیا سوپای تورکیا نەماوە گرتن و ڕاوەدونان نەماوە لێ با بڵێن فشاری یاسایی و دادگایی بۆ سەر دەم پارتی و ئەندامەکانی نەماوە هەموو ئەمانە ئاماژەی باشن بۆ ئەوەی کە پرۆسەکە هەنگاوی باش ببڕێت و لەلایەن با بڵێن کۆمەڵگەوە قبول بکرێت. زۆر باشە. مامۆستا ئەحمەد ئەگەر دیسان بچمەوە دەرەوەی تورکیا ڕۆژهەڵات ناوەڕاست بە شێوازە گشتیەکەی یعنی ئەم لوتکەی ناتۆیە چ کاریەکی ڕاستەخۆ لەسەر ڕۆژهەڵات ناوەڕاست بە شێوازە گشتیەکەی ئەبێت؟ طبعاً کاریگەریەکە توانین بڵێن لە تورکیاوە کاریگەریەکە دروست دەبێت. ئێمە کاتێک کە سەیری ناتۆکەین لە سەرتاوە کە دامەزراوە بە 12 ئەندامەوە تقریبان دواییتانەوە حوت و تا 2004 زیاد بوو هەتاوەکو ئێستاژەوە بووە بە 32 ئەندامی هەیە لەگەڵ ئەم 32 ئەندامەیە کۆمەڵێک ئەندام یا با بڵێن ئەندامنا میوانی دیکە بۆ لوتکەکە باڵکرێن بۆ نمونە سەرۆکی ئۆکرانیا میوان بووە ئەندامی ناتۆ نەبووە و فۆر پیمانەیە هەڵە نەبوو بم کە 4 وڵاتن یابان و ئوسترالیا و نیوزیلندا و کۆریای باشوورن هەڵە نەبوو بم ئەمانەش دیسان بانگەش کراون و کومیوان بەشداریان کردووە. لەلایەک بۆ هاتنی ئەحمەد شەرع بۆ سەردانی ترەمپ لە ئەنقەرەیە لە چوارچێوەی ئەم لوتکەیەیە هێما و ئاماژەیەکە بۆ ئەوەی کۆمەڵێک دەوڵەتی دیکە لە خۆڕەڵاتی ناوەڕاستیشە ببنە ئەندامی ناتۆ یعنی واتە تەنها ئەندامێتی با بڵێن ناتۆ تەنها لە چوارچێوەی ئەمریکای باکوور و ئەوروپا و تا ئەوروپای خۆڕەڵات سنووردار نابێت ئێستش نزیکەی 7 دەوڵەتی ئەوروپای خۆڕەڵات کە هاوسنوورن لەگەڵ رووسیا و پێشتر لە ژێر هەیمەنە رووسیا یەکێتی سۆڤێتا بوون بە ئەندامیان کاندیدن بۆ ئەوەی ببنە ئەندامی ناتۆ بە هەمان جۆر ئەکرێت لە خۆڕەڵاتی ناوەڕاستیشا کۆمەڵێک وڵات کۆمەڵێک دەوڵەت ببنە ئەندامی ناتۆ ئەو ڕاستیمان بیر نەچێت لە جەنگی ئێران و ئیسرائیل و ئەمریکایە ئەو حەقیقەتەمان بینی وڵاتانی کەندا و بەقەدەر زۆرێک لە وڵاتانی ناتۆ ئەندامانی ناتۆ هەم هێرشیان کرایە سەر هەم زیانیان بەرکەوت هەم ئەمریکاش بنکە سەربازیەکانی خۆی بەکارێنا لە کاتێکە وڵاتێکی وەکو فەڕەنسا بەریتانیا ئەمانە ئامادە نەبوون هاوکاری ئەمریکا بکەن و پیان وا بوو ئەمە جەنگی ناتۆ نییە کە ئەمریکا داوای جێبەجێکردنی مادەی 5 کرد لەلایەن ئەندامانی ناتۆ لە کاتێکە ئەمانە هاوکاری ئەمریکایان نەکرد دەوڵەتانی کەندا و هاوکاریان کردووە تورکیا ئەگەر بە
ڕاگررتنی هاوسەنگی بوو بێ ئەگەر بە بەشداری نەکردنیشی بوو بێ لە جەنگەکەیە بە جۆرێ لە جۆرەکان تەرەفی ئەمریکا و ئیسرائیلی گرتووە چکە لە سەرتاوە ئەمریکا و ئیسرائیل هێرشیان کرد هەموو ئەمانە پێمانەڵێت یا لە ساڵانی ئایندەیە بەتە ئەم قیمەی ئەنقەرە لووتکەی ئەنقەرە کاریگەریەکەی بەو جۆرە بێت یان لە ساڵانی ئایندەیە چەند دەوڵەتێکی خۆرەڵاتی ناوەڕاستیش ئەبنە ئەندامی ناتۆ یاخود ئەوەی لە پرسیارەکانی سەرەتای ئاماژەم پێدا ناتۆی ئیسلامی دروستەکرێت بەو معنایی کە تورکیا و سعودیە و چەند وڵاتێکی خۆرەڵاتی ناوەڕاست و هەتا پاکستانیش ببنە ئەندامی ئەو ڕێکخراوە یا ئەو ناتۆ ئیسلامیە بەو جۆرە سنووری ناتۆ فراوان بکرێ هەم لە ڕووی جوگرافیەوە هەم لە ڕووی سیاسی و سەربازیشەوە. زۆر باش پەیوەندی تورکیا و ئەمریکا ئێستا لە چه ئاستێکا ینی بەهێزیەکەی تەنیا پەیوەندی بە جۆرەکان میزاج و دۆخی دۆناڵد ترەمپەوە هەیە نەخێر پەیوەندێکی قۆڵی استراتیژی دروست بووە و ئەکرێت تورکیا بۆ ئایندە جۆرەکان هەما هەنکاری ئەمریکا بە ڕۆژهڵاتی ناوەڕاستە کورە توزانم ئەوترێت دەستە ڕاستی ئەمریکا بێت بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست یان ئەو هەژمونەی کە تورکیا ئەتوانێت لە داهاتووە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە بیدۆزێتەوە چۆن لی تێبگەیت؟ من پێم وانە پەیوەندی تورکیا و ئەمریکا پەیوەندیکی کەسایەتیانە و میزایجیان نەبێ پەیوەندی بە ئەردۆغان و ترەمپەوە بێ ئەکرێ ئەم کەسایەتیانە ڕۆڵیان هەبێ بە جۆرێ لە جۆرەکان لەسەر بەهێزکردن یا لاوەزکردنی پەیوەندیەکان بەڵام پەیوەندی ئەم دوو دەوڵەتە و پەیوەندی تورکیا بە ناتۆ بە هەریکێک لەمانەوە پەیوەندیکی استراتیژیە پەیوەندەیەکی دامەزراوەییە لە ساڵی 1952 کاتێک حکمێکی سیکۆلاری تەواو سیکۆلار حاکمە لە تورکایە لەو کاتەیە تورکیا ئابێتە ئەندامی ناتۆ پێش ئەوەی ببێ بە ئەندامی ناتۆ لە 1950 هەڵە نەبوو بم وەک بەشێک لە هێزی ئاشتی پارێزی نەتەوە یەکگرتووەکان سەرباز ئەنێرێت بۆ کۆریای باشوور بۆ ئەو وەکو هێزی ئاشتی پارێز تورکیا ئەینێرێت لە دوای ئەوە ئەبێتە ئەندامی ناتۆ پاشان کۆمەڵی قۆناغی دیکەی بڕیوە بەڵام لە هەمان کاتا من پێم وایە پەیوەندی ئەمریکا و تورکیا پەیوەندیەکی ناچاریە واتە هەردوو لایەن پێویستیان بە یەکدیە ئەگەر پێویستیان بە یەکدی نەبێ ئەوە هیچ لایەکیان ئامادە نین نەک هاوکاری یەکدی بکەن بەڵکو پێیان بکرێ یەکدی لەسەر نەخشە ئەسڕنەوە چونکە هەردوو لایەن یەکدی بە مەترسیەکی گەورە بۆ سەر مانەوە و بەقا و ئەمنی قەومی خۆیان نەزانن بەڵام نە ئەمریکا ئەتوانێت بەبێ تورکیا ڕوبەڕووی رووسیا و چین و با بڵین جیهانی تەنانەت ئیسلامیش ببێتەوە نە تورکیاش بەبێ ئەمریکا ئەتوانێت لە بەردەم هێزی ڕاماڵڕی رووسایە بۆستێ ئەو ڕاستیکی حاشاڵ نەگرێیانی ئێمە دایان باز لە جیۆپۆلۆتیک و شوێنی تورکیاکەین بەڵامەوەش حەقیقەتێکە کە لە زۆر حاڵەتە ئەگەر هێزی ئەمریکی و ئەوروپی نەبێت رووسیا ئەتوانێت تورکیا داگیرنەکە زەرروزیانێکی زۆری لێدا لەبەرەوە من پێم وایە ئەم پەیوەندیە ناچاریە چەندێ پێویستیان بە یەکدی بێ ئەمریکا و تورکیا زیاتر ئەچنە پێشەوە لە یەکدی کە پێویستیان بە یەکدی نەما ئەوە بە تەکید هیچیان ئامادە نیە هاوکاری ئەوی دیکە بکە و بە پێچەوانەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو سەردەمە کۆنی کە عوسمانی هەوڵی داوە هەتاوەکو ئەوروپا داگیر بکات و زۆر باش بەو جۆرە ئەگەڕێم وڵات مامساحەت بەڕێز کوبرا سەغیر ئێوارە باش خۆشحاڵن کە پێکەوە گفتوگۆکەین لەسەر دۆخی ئێستا ڕۆژهڵاتی ناوەڕاست ڕۆژهڵاتی ناوین و هەروەها کۆبوونەوەی لوتکەی ناتۆ لە ئەنقەرە حەز دەکەم کۆی سەرنجەکان دەگەر بە شوازە گشتەکەی دەربارەی کۆبوونەوەی ئەخیری لوتکەی ناتۆ لە ئەنقەرە بۆ پەیوەندی بە ڕۆژهڵاتی ناوینەوە. مرحبا سپاس بۆ دعوەتەوە وەکی بەرەزی پێشیان منیش گوت یعنی تورکیا ئەندامی ناتۆیە جزوو بە أمريكا وتركيا بدنا بشو تاكل أو زبر بدال يفكر كان جي هزن ديمقراطية سوريا واقع تركيا جبت فاكر نرمزي sistem Rusya
وتی تین اف سی پنجانه نجیب نزم 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 سدما سرکه سدما نزم جی yani ji ber wê jî em dikarin bêjin siyaseta derve ya Tirkiyeyê têkiliyên Tirkiye li gel NATO û Amerîkayê bi sebeba bi sedema pirsa Kurd demeke xirab bû. Ev lûtkeya NATOyê ya li Enqereyê vê hefteya borî nîşaneyek bû ku têkiliyên Tirkiye û NATOyê û Amerîkayê ber bi başiyê ve diçe. Bi piranî jî ji ber têkiliyên şexsî yên serokan yani Serok Trump û Erdoğan piştî ku Serok Trump hat hilbijartin Amerîkayê têkiliya wan ber bi başiyê ve çû. Niha jî dibe ku ihtimale ku di pêşerojê de siberojê de têkiliya NATO û Amerîka û Tirkiye ber bi başiyê ve biçin û têkiliya Rusya û Tirkiye ber bi em çawa bêjin belkî dibe ku Tirkiye ji bernameya S-400'dan derkeve. Yani ev lûtkeya NATOyê ji bo têkiliyên Tirkiye û Rojava yani Amerika û Ewropayê nîşaneyeke baş bû. زۆر باشە. پێگەی تورکیا لە ئێستاە لە ناوتۆ لە ڕژڵات ناوەڕاستە لە دوای لاوازبوونی ئێران بەتایبەت لە سووریا لە ناوچەکانی دەوروبەر تورکیا پێگەی بەهێزی خۆی چۆن نەبینێتەوە لە داهاتووە ینی لەو ڕژڵات ناوڕاستی نوێ ڕژڵات ناوڕاستی گەورە کە باسەکرێت دروستەکرێت تورکیا کام پێگە بەهێزەکەی خۆی ئەهێڵێتەوە بۆ شێوازەیان نەخێت لە دوای لاوازبوونی ئێران ئیسرائیل بەهێزە بێت و تورکیاش ئەو هەژمون و کاریگەری جارانی نامێنێ. Belê niha ji ber şerê Amerîka û İsraîlê li ser Îranê Tirkiye jî navbera Tirkiye û İsraîlê her çi qas diçe yani bi awayê dîskûrî xirab dibe. Yani her tim gelek tiştên agresîf ji hev re dibêjin. Yani deng çawa bêjim gelek ew hene balansên cuda hene yani Tirkiye dibe ku li ser têkiliya xwe û Îranê bifikire têkiliya xwe Amerîkayê têkiliya xwe İsraîlê dibe ku şerê Îranê yani zayıfbûna lawazbûna Îranê ji aliyekî ji bo Tirkiyeyê baştir be Tirkiye rojhilata navîn hêza xwe zêdetir bike. Lê li aliyek din navbera İsraîlê Tirkiyeyê jê her çi qas diçe xirabtir dibe û yek ji sedema proseya aştiya li Tirkiyeyê jî yan jî bo çareserkirina pirsgirêka Kurd ew e ku yani ev balansên herêmî li rojhilata navîn Tirkiye mecbur dike ku xwe ji bandorên derveyî biparêze. Hewl dide bi dîtina çareseriya bo pirsgirêka Kurd bawayekî xwe biparêze xwe bihêztir bike. Lê ji bo siberojê yani wekî ku em nikarin li rojhilata navîn texmînekî yani ji bo demeke dirêj bikin em nizanin ji bo Tirkiye jî vê pêşerojekê çawaxuya be. زۆر باشە. بینەوە سەر تورکیا و پەیوەندی بە کوردەوە پرۆسەی ئاشتی لە تورکیا ئەو پرۆسی کە دو ساڵ ڕابردوو ئێمە بەرەو پێشچوونێکی باشمان بینیوەتیایە و تا ڕادێکی زۆر ئێستا تێگەشتنێکی فراوان هەیە لە بینی تورکیا و کورد. ئێستا پێگەی تورکیا ئەوەندە لەو ئاستایە کە پێویستی بەوە بێت کە پرۆسی ئاشتی زیاتر باشتر بەڕێوە بچێت پێشوازی باشتری لێ بکرێت و هەنگاوی جددیتر و کردداری بۆ بنرێت. Belê proseya aştî wekî cenabê wê jî got du sal berê dest pê kir bi gavavêtina Partiya Netewperesta Tirk li Tirkiyeyê ku cara daw yani 10 sal berê li dij proseya aştî bû vê carê bi gavavêtina serokên netewperest ev prose dest pê kir û bi piranî ji sedemên hundirîn zêdetir yani ji sedemên siyaseta hundirîn zêdetir yani siyaseta herêmî ya rojhilata navîn bû sedem ku Tirkiye li aştiyekê bigere yan jî li çareseriyekê bigere bo pirsgirêka Kurd. Çünkî pirsa Kurd ne tenê navsînorên Tirkiye'de ye di heman devê de li Başûrê Kurdistanê Rojava li Îranê belav bûye. Ji ber wê Tirkiye lazim bû yani hewcetî dît ku xwe biparêze ji van tiştên herêmî. Bu du sale yani û ji ber ku ji ber siyaseta herêmî dest pê kir vî awayî siyaseta herêmî yan jî geşedanên navneteweyî bandor li ser proseyê jî dikin. Bu du sale prose hêdî dimeşe ne bileze
دو سال بەرێ دەست پێ کرد هێدی دیتنên لەگەل سەرۆکê PKK Abdullah Öcalan dest pê dikin par van çaxan Başûrê Kurdistanê çekşewtandin pêk hat niha her ku li rojda navîn geşedanek çêdibe yan jî şerê Amerîka û İsraîlê Îranê Tirkiye jî nizane bi çawa tevgere û hildibijêre ku li bendê bisekine hinek lê binêre lê mehaborî Serokkomar Recep Tayyip Erdoğan diyar kir ku ev ê gavên pêş de bavêjin û wisa tê hêvîkirin ku vê mehê beriya ku Parlamentoya Tirkiye bikeve tatilê hin yasayên li ser vê proseyê derbikevin. Wekî vegerandina endamên PKK jî wê çawa be yanî statuya endamên PKK yên ku tê hêvîkirin vegerin Tirkiyeyê wê çawa be dibin kîjan şert û mercan de be li benda tiştekî qanûnî ne bo vê meha pêşiya me. زۆر باشە مام ئەحمەد تۆزێک بچینە تەنیشتی تورکیا و باسی سووریا بکەین تۆزێکی تر زۆر لە ماوەی 5 ساڵ ڕابردووە کە کورد جۆرەکان خۆسەریکی دروست کرد ناوچەیەکی بۆ خۆی هەبوو لە سووریایە لە ڕۆژاوای کوردستان تورکیا هەمیشە دژی ئەم دەسەڵاتەی بوونی کورد بوو لەوێ بەڵام ئێستا جۆرەکان لە دوای ڕوخانی ڕژیم بەشار ئەسەدەوە هەماهەنگیەک تێگەشتنێک لە بینی ڕۆژاوای کوردستان و تورکیا دروست بووە ئەم هەماهەنگیە حتمما کە کاریگەری لەژێر کاریگەری پرۆسی ئاشتیایەوە بە دڵنیای شۆ کاریگەری سەر ئەوە بێت داهاتووی ڕۆژاوای کوردستان بۆ بوونی پەیوەندیەکی باش لەگەڵ تورکیا چۆن ببینین تاوان بۆ مەشیان گەشتبینم ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی نەوەتەکان کاتێک کە با بڵێن ڕاپەڕینەکەی هەرێمی کوردستان دروستە بێتەوە ئەو کاتە پیان و تۆ باکووری عێراق ئەگەر لێدوانی بەرپرسانی تورکیا لەو کاتەیە سیر بکەین هەمووی لەگەڵەوەیە باس لەوە کەم بەرپرسانی باڵای تورکیا دامەزراندنی هەر جۆرە هەرێمێکی یان ناوچەیەکی حکومڕانی بۆ کوردەکان لە باکووری عێراق هێڵی سوورە و هۆکارە بۆ شەڕ و تەداخل و هەتا دوایی ئەم قسانە بەڵامەوە بوو بە واقعەوەی ئێستا مامەڵەی لەگەڵاکات و تەنانەت ئەتوانین بڵێن لە هەنێک بارودۆخی شایەکێک لە هاوپەیمانەکانی یەکێکە لە هاوپەیمانەکانی و ڕێکەوتنامی باشیش لە نێوانیان ئەمۆرەکرێت کە من لەگەڵ یاموچکە کارێکی باشە بە قازانجی هەردوولا بە دڵنیاییەوە دۆخی ڕۆژاوی کوردستانیش لەمە باشتر نەبێ خراپتر نابێ هەرچەنە تەنها گرفتێکەتوان من بڵێم هێزێک لە ڕووی ئایدۆلۆژیەوە دەسەڵاتی ناوەندی لە سووریا لەگەڵ دەسەڵاتی با بڵێن هەرێمی یا ڕۆژاوای کوردستان لە ڕووی ئایدۆلۆژیەوە نایەن کرێ بەیەکەوە و تا ڕادەیەک لەگەڵ تورکیاشان نایکرێ هەسەدە و ئەو ئایدۆلۆژیایی کە لەوێ بەڵام تورکیا هیچ کێشەی نییە لە مەسەلەی ئایدۆلۆژیە بەڵکو مامەڵەی سیاسی و ئەمنی و با بڵێن ئابووری ئەکا لەگەڵ ئەم ناوچەیە ئەوەی بۆ تورکیا گرنگ بێت ڕۆڵێتی لە ڕووی سیاسی و ئەمنی و ئابووری تا چەند ڕۆڵی پێ ئەدرێت لەلایەن ئەمریکاوە وە لەلایەن دەسەڵاتی ناوەندی سووریا ئەحمەد شەرع و بەرپرسانی ناوچە کوردیەکان تا چەند دەسەڵاتی پێدرێت دەرفەتی پێدرێت بۆ ئەوەی وە بەرهێنان بکات و ڕۆڵی هەبێت لە بنیادنانەوەی تورکیا لە بنیانانەوەی سووریایە ئەمە خاڵێکی زۆر گرنگە دوو هەمیان مەسلەی ئەمنی قەومی تورکایە کە ئەوە تا ڕادەیەکی زۆر توانین بڵێن ئەمە تەواو وەلان نراو و پێویست بە قسە لەسەرکردن ناکات چکە پرۆسی ئاشتی تا بێ زیاتر فراوانە بێت و حتا بە پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان بە تابەت منتیقەی سلێمانی ئەمیش بەرەو پێشچوونی باشی بەخۆیەوە بینیوە کۆی گشتی ئەمانە پێمانەڵێ ئومێدێکی باش هەیە لەوەی کە لە سووریایشە ئەوەی کە بۆ کورد ڕەخساوە ئەگەر گەورەتریژ نەکرێت بە تایبەت لە ڕووی سنووری جوگرافیەوە بچووکتر ناکرێتەوە لەو چوارچێوەی کە دیاری کراوە دانرێ بەڵامەوەشمان لەبیر نەچێ بوونی سەربازی تورکیا لە سووریایە کۆتایی پێناهێنرێت ئەوە ئەتوان بڵێم خەونە و مەحاڵە نە تورکیا خۆی قبولەکانە تەنانەت لەم قۆناغەیە دەسەڵاتی ناوەندی سووریاش قبولەکە چکە خۆی توانای نییە بەسەر ئەو ناوچەی بەتایبەت خۆر هەڵاتی سووریایە بۆیە ئەو بوونە سەربازیە هەر ئەمێنێتەوە زۆر باشە بەڕێز کوبراخان مەوزۆی پەیوەندی نێوان تورکیا و هەرێمی کوردستان باشووری کوردستان ئێمە لە ڕابردووە جۆرەکان لە کاتێکا کە ئالۆزی هەبوو لە بینی ڕۆژاوای کوردستان و تورکیا پەیوەندێکە باش نەبوو بەتابەت لە سەردەمی ڕژێمی بەشار ئەسەدا کاریگەری هەشت بوو لەسەر باشووری کوردستانیش بەڵام ئێستا جۆرەکان وەکو مامۆستا ئەحمەد جووتی پەیوەندێکی ئارامتر لە بینی هەرێمی کوردستان بە شێوازە گشتەکەی هەردوو ناوچەی سلێمانی و هەولێر لەگەڵ تورکیا هەیە
ئەم پەیوەندیانە کاریگەریشان هەبوو لەسەر ڕۆژاوای کوردستان و نزیک بوونەوەی ڕۆژاوای کوردستان و ڕوانگەی تورکی چۆن سەیری داهاتووی ئەمە بکەین چۆن لە ئایندەی پەیوەندی باشووری کوردستان بە کورد بە شێوازە گشتەکەی لەگەڵ تورکیا بڕوانین تێکیلیم باشووری کوردستانی و تورکیێژی لەگەڵ پرۆسەیە هەیی لە پرۆسەیە ئاشتی بەر باشی بە دوچنوێکی جەنابێ کاکجی گوت ینی ناوبەرە تورکیە و تایبەتی هەرێما سلێمانی gelek xirabû ji ber aktivîteyên PKK yên herêmê û niha ji ber ku aştiyek tê pêşbînîkirin têkiliyên Tirkiye û Herêma Kurdistanê jî ber bi başî ve diçin em dibînin bi asta serokan jî yanî serdan hene rayedarên Tirkiye tên Herêma Kurdistanê yên Herêma Kurdistanê diçin Tirkiyeyê hin gavên baş erênî tên avêtin yani ev hinek jî ji ber sedema şerê Îranê ye helbet yani ji ber ku rewşa Îranê aloze û tiştek nikare bê dîtin Herêma Kurdistanê û Tirkiye mecbûr dibinin bêtir têkiliyên baştir bi hev re ava bikin û yani prose jî helbet bandorên erênî li ser vê dike lê li rojava tiştekê wisa xuya nake yani rewşekê wisa nexuya ye ji ber ku bêtir yani Tirkiye ji serî de ji ber tu meseleya navbera wan û NATOyê jî xirab bû ji ber tifaqa li gel YPG Tirkiye YPG wek beşeke PKK dibîne û dixwaze ew jî bi temamî çek berdin yani her wekî pêjakê jî û ji ber wê li hember li ser YPG entegrasyonê ferz dike têkiliyê navbera Rojava û hikûmeta merkezî ya Sûriyeyê jî ji ber bandora Tirkiye carna dixetime em dikarin bêjin ji bo Herêma Kurdistanê û ji bo Rojava bi du siyasetên cuda yên Tirkiye hene yani yên başûr çiqas ber bi başî ve biçin yê Rojava ne di heman astê de ye yani em dikarin bêjin ew ber pozîtîviyê ve diçe زۆر باشە بە شێوازە گشتەکەی ئێستا چاڵنجەکان لە بەردەم کورد بۆ ڕۆژهەڵات ناوەڕاست چییە بن ینی کورد ئەگەر سەری پێگەی خۆی کات لە ڕۆژهەڵات ناوین ئەو چاڵنجانە چییە بن کە ڕوبەڕووی دەبێتەوە yani challengên însanî hene helbet pêşî yani ji ber ku li ser Herêma Kurdistanê jî li Rojava jî yani wekî me mehên borî dît li Rojava bi taybetî navbera hikûmeta merkezî û hêzên Kurd de şer derketin û hin dramên însanî hatin jiyan li Helebê hem li Rojava yani ewkên sivîl em bêjin wendakirinên sivîl çêbûn û heman awayê şerê Îranê li ser başûr bandorekî gelek neyînî çê dike wekî hûn jî dibînin yani êriş û dron û füze yani bandorên însanî li ser Herêma Kurdistanê jî çê dikin challengên herî mezin em dikarin bêjin challengên însanî ne û helbet siyasî ne jî yani Kurd dikarin li Rojava bandoreke mezin wenda kirin yani kontrola xwe wenda kirin li Herêma Kurdistanê jî Herêma Kurdistanê jî niha dibin xeterê de dixuye yani bi awayekî siyasî niha em dikarin bêjin Kurd ne zêde di rewşekê baş tune yani siyaseta navneteweyî û dînamîkên herêmî tiştên negatif çê dike ji bo Kurdan yani li her hemû perçeyên Kurdistanê jî welatên Kurd lê dijîn lê dibe ku ev tişt biguhere jî yani ji ber ku dibe ku şer her wekî dînamîkên siyaseta navneteweyî proseya li Tirkiye da dest pê kirin dibe ku şerê bi taybetî şerê Îranê yan jî müzakereyên li Rojava li Sûriyeyê dibe ku fırsetên mezin ji bo Kurdan jî çê bike yani dibe ku destkeftinin siyasî yan jî projeyên siyasî yên Kurd ji bo destkeftinin siyasî yan nasnameyê yan jî ji bo statûyekê siyasî fırsetên pêş derxe pêşiya wan زۆر باشە مام ساحمد کاتی بەرنامەکە تقریبان خەریکەوەردەوە لە کۆتایی دەبست حەزەکەم هەمان پرسیار بۆ بەڕێزی شێت بە شوازە گشتەکەی ئێستا دەرفەتەکان ئاڵنگاریەکان لە بەردەم کورد چین لە ڕۆژهەڵات ناوەڕاست ئەتوانم بڵێم ئاڵنگاریەکان زیاترن لە دەرفەتەکان لەبەرەوەی هەم حکوومەتە ناوەندیەکان ئەو وڵاتانی کە کوردی تایە حکوومەتە ناوەندیەکان ڕویان لە بەهێزبوونەوەیە و لە هەمان کاتا پەیوەندی ئەم حکوومەتانە لەگەڵ وڵاتانی زلهێزە
لە بەهێزبوون و لە پتەویایە بە جۆرێک کە ئەم دەوڵەتانە ئامادەن تەنەزول بکەن لە پێناوی ئەوەی کە مافی کورد بسەندرێتەوە بدرێت بە ئەوان هەرو پێشوازی ترەمپ لە عەلی زەیدی کردووە و دۆخی ئەحمەد شەرع و حکووم سووریا ئەبینین هەم لەلایەن تورکیاوە هەم تا ڕادێک لەلایەن سووریاوە بە جۆرێک جۆرەکان پشتیوانی لێ ئەکرێت کوردی تورکیا ئەو ئومێدەی هەمان بوو کە لە سای پرۆسی ئاشتیە هیچ نەبێ هەرێمێکی ئۆتۆنۆمیکشیان پێ بدرێت بەڵام دیارە ئەوەشیان پێ نادرێت تەنها ئەوەی باسەکرێ گەڕانەوەیە بۆ کۆمەلگەی دیموکراسی کە ئەمە خواستی تەنها کورد نییە بەڵکو خواستی هەموو کۆمەلگەی تورکیە بە تایبەت بەرەی ئۆپۆزیسیۆن کە ئەگەر سەر بگرێت ڕەنگە هەنێک ماف و جیاوک و ئیمتیاز بدرێ بە کورد لە تورکیا لە ئێرانیشە ئەوەی بینیمان ئومێدێک هەبوو بێکە لەم جەنگەی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێرانە کوردەکانی ئێرانی شتێکیان بۆ پچڕێ بەڵامەوە نەکەر نەپچڕا بەڵکو جۆرێک لە سکانداڵێکی گەورە بوو بووە بەنیسبەت کوردیشەوە کە ترەمپ هەوڵێکی دابێت چێکیان بۆ بنێرێ و لەولاوە تورکیا و خودی هاکان فینان ڕێگریان لێکرد بێت کۆی گشتی ئەمانە پێمانەڵێ کە ئاڵنگاریەکانی بەردەم کورد زیاترن لە دەرفەتەکان بەڵام لەگەڵەوەشا ئەکرێ کورد دەرفەت گەلێک بقۆزێتەوە لە بەردەمیەوە بتوانێت پانتایی مەساحی مافەکانی کورد زیاتر بکرێت. زۆر سپاس بەڕێز کاکتۆر ئەحمەد سیروانی شۆڤەکانی دەوڵەتی شارەزای کاروباری تورکیا لەگەڵمان بووی بەڕێز کوبرا سەگیر شۆڤەکانی دەوڵەتی لە ئەمریکا لەگەڵمان بوو بنانی بەڕێز سپاس بۆ بەڕێزیشتان کە تا ئێستا بینەری ئەو دیسنور بوون توانی بێتمان کە بەشێک لە زانیاریانی کە پێویستن شرۆڤ بکەین و دۆخی ئێستای کورد لە وڵات ناوەڕاستە بەڕێستان ڕوون بکەینەوە تا بەرنامەیەکتر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ